کورد لێکات شەڕێکی ئەفسوناوی سوپای سووریا و درۆنی تورکی و پارەی کەنداوی عەرەبی دەکات. داوا لە دکتۆر عەلی قەرەداغی دەکرێت لە پۆستەکەی بکشێتەوە. بەهۆی هەڵوێستی خەمساردانەی کۆمەڵگەی نێودەوڵەتی هەسەدا کشانەوەی خۆی لە کەمپی هۆڕ ڕاگەیاند. بۆ دووەم ڕۆژ هێرشی چڕی هێزەکانی سەر بە دیمەشق کە بە پارەی وڵاتانی کەندا و چەک و کەلوپەلی سەربازی زۆریان بۆ کراوە و پارەیەکی زۆریان خراوەتە بەردەست هاوکات بە پاڵپشتی درۆنی تورکیا لە شارە کوردیەکان بەردەوامی هەیە و شەروانانیش قارەمانێتیەکی بێوێنەیان تۆمار کردووە و لە ناوچە کوردیەکان نیان هێشتووە یەک بزبێنە پێش جگەل لەو ناوچانەی بە شێوەی تاکتیکی چۆڵیان کردووە بەهۆی بوونی عەشایەرە عەرەبەکان. ئەمڕۆ لە حەسەکە چەندین بنکە و کاروانی هێزەکانی دیمەشق لەلایەن شەروانانەوە کراونەتە ئامانج دەیان کوژراویان لێ بەجێ ماوە. لا سنووری کۆبانێش چەندین درۆن خراونەتە خوارەوە کە گروپەکانی سەر بە تورکیا ئاراستەی شارەکەیان کردووە. بەو شێوەیەش بەبێ پشتیوانی هاوپەیمانان هێزەکانی هەسەدە و یەپەگە و یەپەژە باتوندی لە دژی پلانە نێودەوڵەتیەکە کە دژی ئیدارەی خۆسەری ڕۆژاوا دانراوە وەستاونەتەوە و ڕێگریان لێ کردووە. بەهۆی ئەوەی تەنها داوای ڕاگررتنی شەڕی لە سووریا کردووە لە ناوزانە عەرەبیەکانی ناویەکێتی جیهانی زانایانی موسڵمان هێرشێکی تون دەکرێتە سەر دکتۆر عەلی قەرەداغی سەرۆکی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان. بە پێی خوێندنەوەی ناوەندی شیکاریستاندەر پێویست ناکات چیتر دکتۆر عەلی قەرەداغی لەناو ئەو دۆخەی هەڵی بژاردووە بمێنێتەوە بەرەی گەلی خۆی هەڵبژێرێت و لە پۆستەکەی بکشێتەوە. هاوکات لەم بارەوە دکتۆر یوسف محەممەد پەیامێکی ئاراستەی دکتۆر عەلی قەرەداغی کردووە و ڕایگەیاندووە نەدەبوو بێدەنگ بیت بەرامبەر ئەو شاڵاوە نوێی ئەنفال بەرامبەر گەلی کورد لە سووریا دەکرێت. ناوبراوتیشی باشتر بوو بۆ تۆ و هەموو ئەو زانە موسڵمانانەی چەپڵا بۆ ئەحمەد شەڕع لێ دەدەن ئیدانەی بندەستی و خۆ بەدەستەوەدانیتان بۆ ئیسرائیل بکردایە. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا ڕاگەیاندرایەکی فەرمی سەبارەت بە کەمپی هۆڵ بڵاو کردەوە و تیایدا ئاماژەی بەوە کردووە کە بەهۆی هەڵوێستی خەمساردانەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە دۆسیەی ڕێکخراوی داعش و جێبەجێ نەکردنی بەرپرسیارەتیەکانیان لە چارەسەرکردنی ئەم بابەتە مەترسیدارەدا هێزەکانیان بڕیاری کشانەوەیان داوە. لا ڕاگەیاندراوەکەدا هاتووە کە هێزەکانی سووریای دیموکرات ناچار بوون لە ناو کەمپی هۆڵ بکشێنەوە و لە دەوروبەری شارەکانی باکووری سووریا دووبارە جێگیر ببنەوە. ئەمەش وەک هەنگاوێک بۆ پاراستنی ئەو ناوچانەی کە لە ئێستادا ڕوبەڕووی مەترسی و هەڕەشەی فرەجۆر و توون دەبنەوە.